پێم بڵێ وەزعی فەلاحی ئێستا کە لە هەرێمی کوردستان بەگشتی وەزعی چۆنە؟ وڵا خراپە زۆر بۆ خراپە ینی پێویستیان بە چیە فەلاح؟ پێویستی بە چیە بەس ئێستا لەبوو نمونە ڕەسیدی یەکوانە ڕەسیدی نهاتەوە چ نهاتەوە کابرا دۆلمی 100 کیلۆ هاتەوە دۆلمی 100 کیلۆ ینی کابراگە 50 دۆلمی هەبی 5 تەن چی لێ بکە ینی ئەدی چ تەنەکەت کە چی لێ دەکات لە چێ ساکاتەوە دەچی ناو علافان ساغ دەکاتەوە دەبی چیبی لە لۆوان داتەوان بە هەرزام بدا بەس 300 دیژ ناکە ئێستا من گەرمی خۆم فرۆشتیە جوانترین گەرم بە 300,000 دایە ئەگەر گەرمەیە لەکەم فەلاحی بمینێتەوە تێک دەچێت یان کێشەی چییە؟ تێک نەچێت چیە کابرا چی لێ بکە ینی خۆ گەرم هەردەگیرێ دەبی ساغی کاتەوە کە ساغ نەکاتەوە چ بکە ینی حکوومەت کەمی لێوەردەگری و حلافەکانی شەرزانی لێوەردەگرن علافەکە هەرزان لێوەردەگری تەمان تو لە بازاڕی ئەو کەس زۆرە ینی مەسەڵەن تو هەمووی دەستە بازاری کابرا لێکوانە پێی تەسمیل ناکرێت نارێم ئەین ڕەسید مەسەڵەن 50 دۆلم 5 نەیلۆ هاتەوە باسییان کرە و بار هەڵگرانەی کە دەیبینینی هەر یەکێک ئیدوسێ فەلاحی تێدایە ئەمە چۆنە؟ زانی چۆنەمە مەسەڵەن فەلاح نارێ 50 دۆلم 5 تەنی لۆ هاتەوە نییە؟ هەیە 5 تەنەکە تەسمیل ناکە سارە چەند تەنی دەگری؟ ئەوە 50 تەنی دەگرێەوە بەڵێ ینی 5 تەنی فەلاحیش 5 تەنی فەلاحی دەبێت هەتا خەڵابێکتەوە دەزانی چۆن مەسەڵەن دە فەلاحینەوان لێک دابی بەس کابرا فرۆشتیەوە من مەسەڵەن 5 تەنە چی دەکە خۆ 5 تەنی نای مەسایل گەرمەکەش دەفرۆشم ڕەسیدەکەش دەفرۆشیەوە پارەکەیان زوو وەردەگیرێ پارەکانیان زوو بۆ وڵا پارە ئێستا پارە 2014 مایە 16 مایە بە قستی هەندێک هەیە مەسەڵەن قست ئێستا ژەمەی 2016 مان لە حکوومەتی مایە وەرمان نەگرتی هەیە 14 مایە هەیە 15 مایە بەنسبەتە خۆم 16 مایە ئێستاش